گەنجێک جێبە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەیعەتی باتێ فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیزنم بدە زینا بکەم سەحابەکان هەمویان ئەڵێنەوە تۆ چیڵێ هەر یەکەو لە جێی خۆیەوە تووڕا بێدی چونکە تۆ بێنە پێش شاوی خۆت کوڕەکەت بێ بۆ لاو بڵێ باوکاتم بۆ بار لەناو کۆمەڵی خەڵکە هەمووی بەسێ تۆ ئیمام و خەتیبی مزگەوتی بۆ خاتری خوا کوڕەکەت هەڵێ باچم بۆ بار چۆن شتی وایە ها ئەمە گەنجەکەیە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵێ ئیزن بە زینا کەم سەحابەکان لی تووڕابن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وەردانیشە لە پاڵ من دانیشێن لە پاڵ خۆیان طبعا بەچی دەست پێکە فەرمێ حەزەکەی زینا لەگەڵ دایکە کرێ ئەڵێ نا والله ڕۆحم بە قوربانە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەخوا دەی کەسیش حەز ناکات لەگەڵ دایکی بکرێ ئەڵێ حەزەکەی لەگەڵ خوشکێ بکرێ نا والله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەڵێ دەی بەخوا کەسیش حەز ناکات لەگەڵ خوشکی بکرێ ئەڵێ حەزەکەی لەگەڵ خێزانە بکرێ ئەڵێ نا بەخوا ئەوە هەر حەز ناکات دەی کەسیش حەز ناکات لەگەڵ خێزانی بکرێ ئەی حەزەکەی لەگەڵ کچەکەت بکرێ سبەینەکە بوت نا والله حەز ناکەم لەگەڵ کەسیشم بکرێ حەزەکەی لەگەڵ پورت بکرێ لە باوکتەوە حەزەکەی لەگەڵ پورت بکرێ لە دایکەوە هەم یڵێ ناوەڵە فەرمووی دەی خەڵکیش ڕازی نابێت لەگەڵ کەس سوکاری بکرێت سەیرکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن ڕێنمونیەکە ئەبوو شێوە چونکە ئەزانێ گەنج غیرەی تایە ئەگەر ئەو غیرەتەی ناوی بجوڵێنی تۆزێ شەهامەتی تیا گەڕێتەوە لە کارە قێزغنەکان ئیگنا خۆی توانی بڵێ حەزەکەی بچێتە جەهەنەم ئەزانی زیناکار لە جەهەنەما چی لێکەن ئەزانی چۆن لە قەبرا سزایان ئەتوانی ئەمانەی پێ بڵێ بەس ئەو سزایانەی پێ نەوت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەی پێوت کە لە دنیایە ئەگەر خۆی بیبینێ بۆ کەسوکاری خۆی قبولی ناکا یعنی وێنایەکی پێدا کە خەڵکیش قبولی ناکا بۆ کەسوکاری خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ شێوە ڕێنمونیەکە ئەڵێ بێنە پێشاوی خۆت لەگەڵ ئەوانەی تۆ بکرێ حاڵت چییە بێ قەت قبولی ناکەم ئەڵێ دەی خەڵکیش قبولی ناکا بۆ کەسوکاری خۆی پاشان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەست خات سەر سنی ئەو خۆمان بینێت خۆ ئەگەر گەنجێ بێ وڵای من کام حەدیثم خوێنەوە بەزەین بە حاڵی خۆشمات ئەو گەنجێ بێ لە بە من بڵێ ئەرێ مامۆستاچم زینا ئەکەم قەیچێکا بڵێ حەڵاڵە ئەلانێ زلێک بڵێ داماوەڕێی خۆی نەزانیە ئەگە دەریچ نەبووە بۆ خەڵکەمەوە دەمە مەلعونە بیکەنە دەرەوە دەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دەستی خۆ سەر سنی دی اللهم اغفر له ذنبه خوای پەروەردگار ئەو زینایانی لەوە پێش کردوێتی ئەو تاوانی لەوە پێش کردوێتی لی خۆش بە وطهر قلبه دڵیشی پاک بکەرەوە چونکە تاواز لە تاوان نەهێنی دڵە پاک نابێتەوە تا تاوانە لەسەر لا نەچێت دڵە پاک نابێتەوە پاشانیش فەرمووی بە گەنجەکە وحەصن فەرجەه ئەو سێ دوعای بۆ کرد داوێنیشی پارێزە لە حرام داوێنیشی پارێزە لە حرام ئەفەرمێ ئەو گەنجەوای لێ هات لە دواوە بە حیاتی سەیری ئافرەتی ناکرد نەک زینا نەزەریشی تەرک کردەوە چونکە هەر ئەم شتەی هێنا بێ مێشکی خۆی ئێستا من سەیری کچاکەم بێنە پێشای خۆدێکی سەیری خوشکەکە سەیریش نەکەتەکە سەیری کچەکەتەکە حاڵت چێ بێ بۆ چاو داگرا بە ئەویش چاو تێی نەڕوانێ